خۆ بخۆ دەزانی داهاتی فەرمانبەر موچەیە کاریت کەی نییە هەیە لە خۆی بنێ کارکرد بەڵام گرنگترینش لە بۆ چینی فەرمانبەر مامۆستایان بژێوی ژیانی موچەیە دەبێت حکومەت بە هەر شێوەیەک بێت موچەی ڕەچاو بکاتن بە هەر شێوەیەک بێتن دەبێ موچەی دابین بکاتن لەبەر چاوی دایمەن هەوڵدا هەموو ماگانە لە کاتی خۆی دیار بێتن ئەوەی خەڵک بتوانێت پێ بژی خەڵک بتوانێت پرۆژەی خۆی جێبەجێ بکە خێزانێ بەرنامەی هێستا هیچ بەرنامە نازانێت چ بکات لە بەرەوەی دیاری موچەکەی نوهات ڕۆژ دێ هەشتا ڕۆژ دێتن ئەوە زۆر گرنگە خۆران خراپە ئێستا وڵی ئەگە سەیری بازارکەی دەزانی سەیری یعنی ئەو ڕۆژە کابراایك دانیش فەرمانبەر سونی دەخوا دەگە نەخۆشی دڵم هەیە پارەم نییە مانگەکە عیلاجی دڵم نەکڕێت کە عابەکە زەروریە دەی بخورێت ینی بەو دەرەجەی بەڵێ بێگومان خراپە تەماشا بازار خەی دەزانی بڕۆ سوقەکان بڕناو بازارەکان دەزانی پێ تۆ موچە خۆرێک بۆچی کێشەی موچە بە تەواوەتی چارەسەر ناکرێت تر خەڵک لەو مەینەتی ڕزگاری بێ خۆی شتەش بەبرای خۆ برێم لەم فازاتدا گرنگترین شت چییە ئێمە باز دەکەین دەرێن بڕیار بەدەستوە دوشتیوای بەڵام گرنگترین شت لەم فازاتدا نیەتە کابرا دەچی لەم فازات دوو شخص دەچن لەبەوەی پێک بێن سڵح بکەن نیەت شەرتە ئەم بە نیەتی پێکاتن دەچم بۆ حکومەتیش بۆ هەمان شتە بۆ حیزبیش بۆ دەسەڵاتیش بۆ سوڵتەش هەموو شتە بە نیەتەوە بچن بەڕای من نازانم ئەو نیەتەی نابینە چ لە بەغدا چ لە هەرێم نایزانم ڕوونیەک خەتای کامەیانە بەڵام هەرچەند و کای سەرە چینە